باڵێکی پێ ناوتی لاچۆن نایکەین تۆ مناڵێکی مافی ئەوە نییەکە بە تەبەنێکی بچووکەوە خەمێکی گەورەی لە دڵدایە ئەگەر ئەو دوو کۆڵانە قیر نەکەن زستان باران و قڕ و لیتا دەچێتە ناو مزگەوتەکەیانەوە. وەڵڵاهی کاکە گیان من چەند جار ڕۆشتم بۆ لاینەکان وەکو ئەهلی مزگەوتی شیفا من هاتووم داواکاریم لەو بەڕێزانە کردووە وەرن مزگەوتی شیفا سەروی کۆڵانەکە 26 مەترێ وەرن بۆمان بکەن کاکە گیان لەبەر خاتری ئێمەنا لەبەر خاتری مزگەوتەکە بیکەن ئەو گەڕەکانەی ترکە قیریان کردووە کە قیریان کردووە حەچی قڕوچڵپاوەکەی یە بۆ گەڕەکەکە ئێمە کووە بێتەوە بێتە قڕوچڵپاو یە لە مزگەوتەکەی هەکووە بێت و دوایی ئێمە قوربەسەرە بین و مزگەوتەکەش دیزایانی تێکەچێت. ژمارەیەک لە دانیشتوانی گەڕێکی کانی قوڵکە گردبوونەوەی ناڕزایان ئەنجامدا دەڵێن لە ساڵی 2017ەوە هەوڵ دەدەن بۆ قیرتاوکردنی گەڕەکەکەیان. خۆشبەختانە گەڕەکەکە لەلایەن شارەوانیوە قیر کراوە بەڵام ئەوەی جێگەی داخ و نیگەرانی بەشێک لە دانیشتوانی گەڕەکەکەیە تەنیا دوو کۆڵان بەجێڕاوە کاویش بەردەم مزگەوتەکەی و دەژڵێن زستان کێشەی گەورەیان بۆ دروست دەبێت.